سڵاوتان لێبێت دووبارە بەڕێزان لە پرۆگرامی زوومی ئەوە لەگەڵتانە بین بۆ تاوتوێکردنی گرژی و جەنگی میدیایی نێوان واشنگتن و تاران. دۆناڵد ترامپ سەرۆشی ئەمریکا جارێکی دیکە هەڕەشەی وێرانکردن و خاروپورکردنی وێزگە و پێگا ئاتۆمیەکانی ئێران دەکات ئەگەر دەستبەرداری بەرنامە ئاتۆمیەکەی نەبێت. ئەمڕۆ لە مزگەوتی تارانەوە ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران علی خامنەئی وەڵامی لێدوانەکەی دۆناڵد ترامپیدا و ڕایگەیان ئەوان دوژمنایەتی ئەمریکا و ئیسرائیل بە بابەتی سەرەکی دەزانن و هەروە دەستبەرداری بەرنامەی خۆیان نابن. وتی دوژمنایەتی ئیسرائیل و ئەمریکا سیاسەتی نەگۆڕە، جەختیشی کردەوە ئەگەر هێرش بکرێتە سەر خاکی وڵاتەکەی ئەوان بەتوندی وەڵامی هەر هێرشێک دەدەنەوە. لای خۆشیەوە عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران ئێوارەی ئەمڕۆ ئاشکرای کرد بەهۆی پاشەکشەی ئەمریکاوە تاران دانستان لەگەڵ واشنگتن ڕەت دەکاتەوە. پێشتریش ڕافال گرۆسێ بەڕێوبەری ئاژانسی نەودەوڵەتی وزەی ئەتۆم ڕایگەیان ئێران تەواو نزیک بووەتەوە لە بەدەستهێنانی چەکی ئەتۆمی. لە زوومی ئێمەوە دەپرسین ئێران و ئەمریکا چەند لە مێزی دانوستان و گفتوگۆوە دوورن، چەندیش لە ڕوبەڕووبوونەوەی سەربازیەوە نزیکن. هێرشی سەربازی بۆ سەر ئێران چی کاریگەریەکی لەسەر ناوچەکە و عێراق و هەرێمی کوردستانە بێت؟ بۆ تاوتوێکردنی ئەم پرسی ئەتۆمی ئێران میوانداری بەڕێزان دکتۆر ئەژی ئازاد مامۆسای زانکۆ هەروەها شارەزا لە کاروباری ناوخۆی ئێرانمان کردو لە ستودیۆکانمان. زۆر بەخێربێ کاک دکتۆر، هەروەها لە لۆندۆن لە پایتەختی بەریتانیاوە ڕزگار بەهاری شرۆڤەکاری سیاسیمان لەگەڵدا دەبێت. زۆر سپاس کاک ڕزگار بۆ ئامادەبوونت لە بەرنامەی زوومی ئێمە. ئەگەر سەرەتا بێمە لای بەڕێزت، ئەمڕۆ علی خامنەئی بەتوندی وەڵامی لێدوانەکەی هەڕەشەکەی دۆناڵد ترامپیایەوە. وتی ئەگەر هەر هێرشە بکەتە سەر خاکی ئێران ئەوان بەتوندی وەڵامی هێرشەکان دەنەوە. ئێران لە ئێستاە پشتی بەچی بەستووە؟ ئایا لە ڕووی داراییەوە هیچ توانایەکی ئەوەی هەیە کە بودجێکی سەربازی بەرگری لە ئاستێکی باڵا ئامادە بکات بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر سینارویەکی لەو شێوەیە بەڕای بەڕێستان؟ هەڵبەت شتریشی ود لە وتارەکە ئەوەی وت کە ئێمەشان دڵنیان نین کە بەڕاستی هەڕەشێکی وا هەیە لە ئارە، بە تایبەتی و کەوتی هەڕەشەیەکە لە دەرەوە بێت. ئەو دەبێگەمە لەو قسەی هەبێ منێ زۆر جار کە قسەکانەکات بە وردی قساکات. بەس وا خوێندنەوەی بۆ ئەکرا کە زیاتر پرسی یان مەبەستی هەڕەشەکە یعنی ترامپەوە بێکرە ناوخۆی ئێرانەوە هەڕەشەی لێ بکرێت. زۆر ئەو هەر خۆپێشاندانێکشکل ناوخۆ ئێران و بکرێت دیسانەوان بە فیتی ئەمریکایان ئیسرائیلی دانێت. بەڵام ئەگەر بێنە سەر ئەوەی کە ئایا ئێران ئەو توانەمادی هەیە کە بتوانێت ڕوبەرووی ئەمریکا ببێتەوە، ڕاستەکەی ئەوەیە کە ئێران دۆخەکەی بەراورد بە یەک ساڵ ڕابردوو کە پزیشکیان هاتووە سەر دەسەڵاتوە باشتر نەبووە، خراپتریش بووە. ئەگەر لە 3 ساڵی ڕابردووە لە سەردەمی ئیبراهیم ڕئیسیە ئێران ئەیتوانی نەوت بە چین بفرۆشێت هەچەند بە نرخێکی کەمتر لە بازاری جیهانی، بەس ئیسا بە پێی ئەو ئاماژانەی کە هەچەند ئێمە داتاما لە بەدەستانی حکوومەت ئێرانیش ئەو داتانە ناخاتە بەدەستەوە، شەفافیەتێک نییە لە فرۆشینەوەدا، بەس ئەوەی کە هەیە و ئەو ئاماژانەی کادرێ ئەو فرۆشینەوەتەکە بە چین کەمەوە بووە. هەنادەکردنی ئێران بە هەمان شێوە دابەزیوە. ئێران توانای ئەوەی نییە تەنانە کارەبای خۆشی 24 ساعتە دابین بکات. ناچار ئەوە بۆی کە بتوانێت بۆ نمونە کارەبای کۆمپانیا و کارەکان دابین بکار ڕۆژان 2 ساعت کارەبای گشتی ببڕێت. دۆخی بە قاچاق بندری بنزین هەروە شوێن خۆی بەردەوامە. نرخی تمەن بە جوانی ئاشکرا دیارەکە چی لە هاتووە بۆرارەمەش بڵێم لە ناوخۆدا ئێستا ئێران لە نزمترین ئاستی تواناکانی خۆیان تاو لاواز بوو ئەتێمە بڵێ وایە؟ بەڵێ ئێران وڵاتێکی تاکە بەرهەمیە کە پشتی سەرەکی بە نەوتەوە بەستووە. ئەوەش دەریخستۆ لە ساڵان ڕابردووشە کە هەر کاتێ نرخی نەوت بەرزەوە بوو بە ئێران توانای دارایەکانی باشتر بووە. بۆ دەتوانێتی بۆ نمونە کارتە سەربازەکەشی بەهێز بکات. بەڵام ئیسە کێشەکە ئەوەیە کە ئێران لە سوباڵی بەسراوەتەوە کەم تۆ ئەم کارتە سەربازیە بتوێت بەهێزتری بکەی دەبێت لە گشتەکەی ببڕیت. وامە لە کاتێکە کە دۆخی ئێران بەڕاستی بە دامپێنانی خۆیانە ئەوەیە کە بەڕاستی بەرگەی ئەم ئابوووریە داتی پێوە ناگرێت. جگە لەوەی کە ئابووری ئێران بە دامپێنانی خۆیان ئەمە قسەی بوو کە پێشتر ئەمە تا چەند ساڵان پێش قەدەغە بوو ئابووریەکی لە ڕووی سیستماتیکە و گەندەڵە. ئەمە زۆر باشە گەڕینەوە سەر ئەوە
ئێستاچ مەلای میوانە بەڕێزەکەم لە لۆندن لە پایتەختی بەریتانیا کاک ڕزگار بەهاری دووبارە سڵاوت لێبێ کاک ڕزگار. دکتۆر ئەژی ئاماژەی بۆ کرد لە ناوخۆ ئێران لەو پەڕی لاوازیدایە و بینیمان لە ماوەکانی ڕابردووە لەسەر ئاسی ناوچەکە ئێران تەواو پاشەکشەی کردووە، هەژمونی تاو لاواز بووە هەر لە غەزە، لە لوبنان، لە سووریا، لە عێراق، تەنانەت لە یەمەنیش. ئێستا پرسیارەکە ئەوەیە ئەمریکا چی ئێرانێکی ئەوێ یاخود چی لە ئێران ئەوێت؟ سڵاو ڕێز بۆی و هەروانە بەڕسمەکەتان و بینانی خۆشەوی زۆر سپاس دەکەم. لە ڕاستیە زۆر ڕاستە ئێران پاشەکشەی پێکرا لە پاش 7 ئۆکتۆبر کە هێرشکرایە سەر ئیسرائیل لەلایەن حماس و دواتر ئیسرائیل بە پەشدانەوەی هەبوو و حماس و حزب الله تا ئاستی نزیک لە ناوچوونی بەدەست پێشەوانی و تەواو بێکاریگەری کردوون. من ڕەو کات هەر لە تەلەڤیزیۆنەکە جەنابتانەوە ئاماژەم دا بەوەی کە تەواوی کارتەکانی ئێران سەبارەت بە گروپەکانی سەر بە ئێران لە حماس و حزب الله و گروپەکانی دیکە بە تەواوی بێکاریگەر کران. ئیتر ئەو کارتی بەدەستەوە نەما لە ناوچەکەی ئێران و ئێمەنیشە بەڕاستی حوسیەکان بەبێ پشتی ئێرانیەکان ناتوانن بەردەوام بن. ڕەنگە بتوانن هەفتەی چەندانە موشک ئاراستەی ئیسرائیل بکەن، بەڵام لەوێشەوە هەر لەسەر ئاسمانی عەربستانی سعودی یانە پێشەوەی کە بگاتە سەر ئیسرائیل ئەخرێتە خوارەوە. ئێران ئەو بەدەستەوە نەماوە کە بتوانێت مەترسی جدی بۆ سەر بەرژەوەندیەکان یا ئەمنی قەومی ئیسرائیل پێبات. ئەمریکا چیە؟ لە ڕاستیە ئەمریکا هەر ترامپ لە خولی پێشووترە داواکاریەکی 12 خاڵی لە ئێران هەبوو کە 3 بابەتی لە خۆگرت. داوای لە ئێرانە کرد، یەک ئەوەی کە هێژ نەکاتە سەر هاوپەیمانەکان و بەرژەوەندیەکەی لە ناوچەکە، پرسی ئەتۆمی ئێران گەشتە نەکات یان پەرەی پێ نەدات، و هەروەها پرسی موشکی بوو. ئەم بابەتانە بوو ئەوەی کە هێرش یانی ئەوەی کە ئیتر نەبێتە مەترسی بۆ سەر ئیسرائیل. لە ئیسێدا تەنانەت ئەڵبەت ئاماژە لە درێژەی هەر ئەوەیە ئاماژە بم بەوەی کە ترامپ تەنانەت ئامادە بوو لەگەڵ ئێرانیش بەرپرسانی ئێران دعوەتی لێکردن، وەکو چۆن لەگەڵ کیم جون ئون بەڵێن ڕێبەری کۆریای باکوور دانیشتنی هەبوو، ئەو پێشنیاری بە پرسانی باڵای ئێراندا کە ئەو کات سەرۆکۆماری ئەو کات پێشنیاری پێدات. جا ئیسێ ترامپ بەڵام جددیتر لە ڕابردوو خولی پێشووتر خەریکە پێشنیارەتەوە بە ئێران کە با ئێمە بسازین لەو نامەیە کە نردوێتی بۆ ئەمنیر بەڵێن ڕێبەری حکومەتی ئیسلامی ئێران داوای کرد کە با ئێمە پەیوەندیەکان ماسای بکەین و پێویست ناکە بۆ دوشمنایەتی، بەڵام ئایا ئەچێتە بەجێکردن. زۆر سپاس کاک ڕزگار. ئەگەڕێمەوە لای بەڕێزێت ئێستا هێمەوە لای کاک دکتۆرەژی. کاک دکتۆر بەڕێزت ئاماژەت بۆ کرد کە ئێستا ئێران لە دۆخێکی ناجێگیرایە، بەهای دراوەکەی تەواو لاواز بووە، قەیرانی ئابووری زۆری هەیە. پێ دوایە کە باشترین بژاردە لە بەردەمی ئێرانە لە ئێسادا گەڕانەوە بۆ سەر مێزی گفتوگۆ دانووسانەکان لەگەڵ ئەمریکا لەگەڵ وڵاتە زلێزەکان بۆ ئۆیلانی کەم هەندێک لە ئابلوقە و گەمارە سەرباز کەمارەکانی گەمەرە ئەبووریەکان لەسەر وڵاتە هەڵگرن بۆ ئیجارێککە یعنی ببوژێتەوە لە ڕووی ئابووریەوە. ئەمە باشترین بژاردە نییە وەکو بەڕێزت ئەگەر خوێنەوەی بۆ بکەیت؟ بەدڵنیایە بەدانپێرانی خودی ئوسوڵگەراکان دەرگایەکە و بێتەوە ناو دانووسانەکان. ئەمە ئەوە پرسیارە سەرەکیەکەیە کە ئێران چۆن بێتەوە ناو بژێرەوە سەر مێزی دانووسانە. کەشە سەرەکەەکە ئەوەیە کە ئێران ئەو کارتانەی جارایی نەماوە، ینی سەترسێکی گەوری تەنانە بەشێک لە ڕیفۆرم خواستەکان هەیە ئەڵێن ئێمە لە کاتی پێویستە نەچینەوە سەر مێزی دانووسانەکان. دوای نمونە ئەوە بوو کە لە دوو مانگی کۆتایی کابینەکەی ڕۆحانیە بایدن مەجارێکی تری ڕەخسان بۆ حکوومەتی ئێران کە بێتۆ سەر مێزی دانووسانەکان. لێ دوو مانگی کۆتایی بوو، تەنانەت ڕۆحانی ژێربەژێرە هەندێک گفتوگۆ و دانووستانی نهێنیان ئەنجامدا بوو. بەڵام دوجار پەرلەمانی ئێران پرۆژە یاسایەکیاندا کرد کە برارێندا کە ڕێژەی پیتاندنی یۆرانیۆم بەرزەوە بکەن، نەهێڕن کە چاودێرە دەرەکەەکانی ئاژانسی نێودەوڵەتی بێن سەردانی شوێنەکە بکەن و بۆەوەی کە ڕۆحانی نەتوانێت ئەو ئەنجام بدەن. تەنانەت ڕۆحانی لە چاپێکەوتنێکە باسەوەی کردووە کە من بە ڕئیسی وتووە کە من ئیمزاکەکەم بۆ ئەوەی تۆ بە سەرکەوتنێکەوە بگرێتە ناو کابینەکەەوە. بەڵام وا دیارە فشاری ئوسوڵگەرا ڕادیکاڵەکان نەهێشتووەمە بکرێت. کە من نەکراوە 3 ساڵەکەی ڕئیسی بینیمان کە دۆخە بەرەو کێوگەی ئێران نزیکەی 7 ساڵە ئەوەی کە هەڵاوسانێکی سەرچیل دەستاچلی هەیە. و من نمونەیەکی دیارە کە ئێران ناتوانێت ناخۆ بکە. هەروەکە خۆیان وشێ دەسەواژێ بەکاردێنێ. ئێران پێویستی بە نەشەگرێکی قورس هەیە لە ئابووری ناوخۆیە کە بتوانێت ئەنجام بدات. ئەم نەشەرگەرەی پێویستی بە برادانێکی قورس هەیە کە ئەمەی پێ ناکرێ تاکە چارەسەر لەم دۆخەی ئەوەیە کە ئێران بگرێتەوە بۆ سەر مێز دانووسانەکان. بەڵام تۆ
جاران هێزە پرۆکسەکان نەماوە لە سووریا نە لبنان نە لە غەزا نە لە یەمەنیش لە چاو پرۆکسەکان ترە سەر بۆ خۆترێت ئەگەر بە بەراو ئەماژ بۆ کرد کە ئێستا لە ئێران پێویستی بە نەشتەرگەریەکی گەورە هەیە ئەم نەشتەرگەریە چێ ئەبێ بیکە و لە چ کاتێکە پێویستە بکرێت ئەم نەشتەرگەری دەبێت برادرانی سەرەکی لە ئێران هێز ناودەکانی دەسەڵات لە ئێران ئەم بەشەکە بریتی لە بیتی ڕابەری و سوپا و ئەوانەی کە سیاسەتی گشتی ئێران بەڕێوە برن باش ئەم نەشتەرگەریە پێشبینی کراوە ئەم کار بەدەسانە ئەم بەرپرسە باڵانی ئێران کە زیاتر لە 40 ساڵە وڵات بەڕێوە بن لە سەردەمی شۆڕشی خۆمینی و 1970 تاکو ئێستا 46 ساڵە پێ دوا بێت ئەو نەشتەرگەریە ئەمان بتوانن ئەنجامی بن یاخۆ دەبێت پۆلێکی تر لە سیاست بەدەرە لە ئێران هەڵی ئەو نەشتەرگەریە بن نامە وتمەوە پەیوەندی بۆ هەیە کە تەماشا ئەگەر نمونەیەکی بینەوە باس لەواکەن کەشتە وەکو کە محەممەد بن سەلمان لە سعودیا کردی بۆ نمونە بەشێک لە وسڵگەراکەی بەش لە ڕێفرۆنخوازەکان شتێکی وادێت لە خەیاڵیان بەس ئەوە زۆر جیاوازە سیستمی سیاسی ئێران و سعودیا بەیشەوە بەراورد ناکرێت ئەو ناوەندەکانی دەسەڵات لە ئێران زۆر جیاوازە لەوەی کە لە عربستان سعودیا بۆیە ئەویان ناکرێت تاکە چارەسەرەکە ئەوەیە کە بگران بۆ سەر مێز دانوستانەکەم بەس ئەم دۆخی ئیسای ئێران زۆر جیاواز تەنها لە یەک ساڵی ڕابردووە ینی بەرهەر ئەوەی کە دکتۆرش ئاماژەی پێکرد 7 ئۆکتۆبر دۆخیتەوە گۆڕیوە ینی ڕووداوەکان بۆ پێش و پاش ئەوواکەرەوە من نەگەڕمەوە سەر ئەوەی کە بەڕێزت دۆخی ئێرانت بە سعودیەوە بەستنەوەکەش زۆر با بڵین باریک بێت دواتر ئێمە وڵات کاک دکتۆر ئێستا چمەوە لای کاک ڕزگار بەڕێزت وەکو کوردێکی بەریتانیا کە لە بەریتانیا دانیشیت تا ئێستا ئەمریکا چەندێک پێویستی بە کۆدەنگی هەیە یاخود کۆدەنگی لە پێشە بۆ لەسەر ئاسی نێودوڵەتی بەتایبەتیش لەلایەن هاوپەیمانە سەرکیەکە بەریتانیا بۆ ئەوەی تاوتوێی بژاردەی سەربازی بکات لە بەرامبەر ئێران وەک ئاشکرا سەرەتا ئەم ساڵ ڕۆیکا یاخود بەریتانیا و فەڕەنسا ئەڵمانیا چەند زنجیرە دانیشتێکیان لەگەڵ ئێرانە ئەنجامە تایبەت بە پرسی ئەتۆمی ئەو دانووسانانە بەشوە گەیشتون بەڕاستیە بریتانیا توانم بڵێم شوێنکەوتووی سیاسیان هاوتەریبی یەکتر ئەڕۆنە پێشەوە هەندێک ناکۆکی هەیە بێگومان ناکۆکی هەیە بەڵام ناکۆکیەکان ناگاتە ئاسی میدایی و ئەوەی کە قوڵ نابێتەوە لە بینی سیاسەتی دەرەکی بریتانیا و ئەمریکا هەم بریتانیا و هەم ئەمریکا لە ئەسی ناوچەکەی ڕۆژهەڵاتی ناوینە پاڵپشتی تەواوی ئیسرائیل سیاستەکانی ئیسرائیلەکەن و ئیسرائیل بۆ ئەو دوو وڵاتە و تەنانەت ئەڵمان و فەڕەنسەش هێڵی سوورە و بڕیاردەری لە ئیسێدا ئەوەی کە کاری ئیجراییەکە و پراکتیک خەریک ئەو پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوین و نوێ ئەباتە پێشەوە لە ڕۆژهەڵاتی ناوینە لە ڕاستیە ئیسرائیلە وەکو ئاماژەم پێدا پاڵپشتی ئەو وڵاتانیشی بە تەواوەتی لەگەڵە یعنی ئەتوانم بڵێم کە زلهێزەکانی ڕۆژهەڵاتی ڕۆژاوای جیهان وەکو بریتانیا و ئەڵمان و فەڕەنسا و تەنانەت ئەمریکاش ئەتوانێت لەژێر کاریگەریەکانی خواستی سیاسی دەرەوەی ئیسرائیل هاوتری ببێتەوە خۆی کاک ڕزگار ئەگەر بپرسین پێشتریش چەند لێدوانێکی تونند لە نێوان وڵاتانی یەکێتی ئەوروپا و نەیتۆ لە بەرامبەر سەرۆشی ئەمریکا ڕوویدا و سەرۆشی ئەمریکا هێرشی کردە سەر وڵاتانی ئەوروپا ئەم ناکۆشیانە ئەم جیاوازیانی کە لە نێوان ئەوروپا و ئەمریکا هەیە تا چەند درزە خاتە نێوان ئەو وڵاتانەوە بۆ ئەوی کۆدەنگی نەبێت لە بەردەم هەڵبژاردننی بژاردەی سەربازی دژی ئێران لە ڕاستیدا پێشەوەی کە ترام بێتە سەرکار ماوەیەکی کەم پێشەوەی کە ترام بێتە سەرکار ئەوروپا بەگشتی بڕیارێکیدا لە دژی ئێرانیانی پێش وەختە پێشەوەی کە ترام بێتە سەرکار دانووسانی کۆبوونەوەیکیان کرد و کۆدەنگیەکیان بوو لە دژی ئێران بوو بۆی کە ترامپ کە هاتە سەرکار بڕیارێک نەدات کە بڵێن لە بەرژەوەندی ئێران بێت بەڵام لە ئیسێدا ترامپ بە توندی خەریکە تەنانەت باس لە بردومانی یا بۆمبارانی ئێرانی ژەکان لێرەدا بەرژەوەندیەکان جیاوازە لە بینی ئوروپایە و ئەمریکاشە لەبەرەوەی کە ئەمریکا سنووری نییە سنووری هاوبەشی نییە لەگەڵ ئێرانە بەڵام ئەوروپا سنووری هەیە ئەتوانێت هێرشێکی سەرباز سەر ئێران کاریگەری ڕاست و خۆ لەسەر ئوروپا دابنێەوەی کە لێشاوێک لە کۆچبەران ڕووبکەنە ئوروپا لە بواری ئابووری و بە هەمان چەشت بەڵام کاریگەری کەمتر دانێت لەسەر ئەمریکا بۆ شێوازە دانانێت دا بۆیە ئەمریکا خەریکە سیاستەکانی خۆی تەنانەت لەژێر کاریگەری شەڕی ئوکراین و رووسیا ئاباتە پێشوانێ ئەسێ بۆ نمونە هەموو ئاگادار پاش هاتنە سەرکاری ترامپ خەریکە
جۆرێک لە نەرمی بەرامبەر بە رووسیا نوێنێت کە ئەمە لەسەر خواستەکانی ئەوروپا نییانە لە بەرژەوەندی ئەوروپانیە بۆیە ناکۆکی هەیە لە بینی ئەو دوو بەرەیە بەڵام ئەوەی کە ئایا بزانێکین ترامپ هەڵوێستێکی دیکاگرێت ئایا ئەمما ئەو دوو مانگی کە تەرخانی کردووە بڵێن دەرفەتی داوە بە ئێران کە بێتە سەر مێزی گفتو ئەو بە قولی خۆی لەو جۆرە کە باسی دەستی ئێمە دۆستایەتی مادرێژکرد بزانێکی نایەک و خامنەی وەڵامە داتۆ یاننا. زۆر باشە کاک ڕزگار، زۆر سپاس بۆ وەڵامەکەت. کاک دکتۆرەژی بەڕێزت دۆخی ئێرانت بەستەوە بە سعودیەوە. ئێران لە ئێستا پێویستی بۆ قۆناغەیە کە چۆن سعودیە دەستی پێکرد بە سەرکردایەتی و ڕەبەرایەتی محەممەد بن سلمان، بەڵام ئەوترێت محەممەد بن سلمان بە شێک لە شێوەکان جۆرێک لە کودەتای سپی کردووە لە سیستمی پاشایەتی وڵاتەکەیە و لەم ڕێگەیەوە چەندین کار بەدەستی باڵای دوور خستوێتەوە، دەسەڵاتی ڕەهای بەخۆی بەخشیەوە ئینجا توانیوەتی ئەوی کە پێوترێت چاکسازی بکات. ئایا لە ئێرانە بۆ سیستمەکە پاشایەتی نییە کەسێکی وا هەیە بتوانێت ئەو ڕۆڵە بژێڕێت کە محەممەد بن سلمان لە سعودیە گێڕای؟ من بەسم ئەوە بوو کە دوو ڕێگە چارەسەری سەرکی هەیە بۆ ئێران. یەکیان ئەوەیە کە بەڵێ ئەو نمونەی کە لە سعودیە هەیە ئەو کە بەشێک لە ریفۆرم خوازەکان باسیەکەن بۆ نمونە ناویەکێک وەکو کوڕەکەی ئایەتوڵا خامنەی دێن مستەفا خامنەی دێن کە بتوانێت ئیشێکی وا بکات. باشە، بەڵام جیاوازەکان زۆرە. ناوەندەکانی دەسەڵات لە ئێران ڕیشەیەترن و بەهێزترن و کارکردنە سەر ئەوان کە بۆی کە بتوانین بکەین بێنە ژێر کەفێک دەسەڵاتێکەوە بۆ ئەوەی کە ئێران یەک سیاسەتی ناوخۆی سیاسەتی دەرەکی هەبێت ئەوە کارێکی قورسرە. من مەبەستم زیاتر لەوە بوو. ئەمە وەکو خەونێک باسەکەن کە چێەوە بەڕاستی زەمینەکانی لە ئێران زۆر بەشێکی زۆر لە ڕیفرۆم خوازەکان سەرکردی ڕیفرۆم خوازەکان لە ئێران لە زیندانەکانان و یا بەشێک لە شێوەکان یاساخ کراون ناتوانن لێدوان بن، ناتوان دەربکەون، ناتوان بچنەوە خەڵکەوە. ئیتر ڕێگەی چاکسازی لەکوێوە دەست پێکات؟ مش ئەوە بوو، مش مەبەستەکەم ئەوە بوو کە وەڵامی پرسیارەکەت ئەوە بتم ئەوە هەیە کە ئەوە زۆر حاڵێکی دوورە بۆیە داجار ئێران ناچار بکرێتەوە بۆ مێزی دانوستانەکان. بەڵام کێشە سەرەکیەکە چییە سەر مێز ئەوەی کە لە دانوستانەکان هەیە؟ ئێران بۆ مەسەرە وزەی ناوەکی کێشەی نییە، یعنی چی لە لێدوانی وەزیری دەروەش کە باسی کردو ئێران کێشەی نییە کە لەسەر وزەی ناوەکی کە ئایا ئێران لە ستا چەم پیتاندینی یورانیۆم بکات لەسەر و کێشەی نییە، هەروەک کە لە سەدەمی ڕۆحانیشە کێشەی نەبوو. تەنان لەوانش ئێران گەشتێتەوە خەناتی کاتر ئەوکو جاران ئەوکو جاران ئەو هێزە پرۆکسەکانی پارەدار نەکات کە پێشترای کرد. بەڵام کێشە سەرەکیەکە ئێران لە بابەتی موشەکەیە. ئێران ئەوێت لە ڕووی نظامیەوە بای ئەوە دەسەڵاتەکەی بمێنێت کە بتوانێت هەر ئەگەرێکە بتوانێت بەرگی لە خۆی بکات، وەکو سیاسەتێکی دەرعەکە بمێنێتەوە. ئیساگەت ئێران موشەکی لێ دەربکەی بە هیچ شێتوانێت وڵامدانەوەی نیە. ئەو وڵامدانەوەی کە بەرامبەر ئیسرائیل کە دێت بە هەر جۆرە بوو، هەروەک دکتۆریش باسی کرد وڵامدانەوەیکی بەهێز نەبوو و ئیسرائیل هاریکاری کرد چی بۆ وەکو گۆمەزی ئاسینەکەی خۆی بێت چیەک وڵاتانی تر بێت کە موشەکان باسەر ئاسمانەکانی تێپەڕی. بەڵام لە هەمان کاتە ئێران ئەگەر بەپێی ئەو وردەکارانی کە باس لە نامەکەی ترامپەکرێت چەند وردەکارەکانیشی بڕاو نەکراوەتەوە، یەکێک لە مەرجەکان ئەوەی بکە موشکی نامێنێ بەتابەتی موشکی باڵستەکی نامێنێ، ئێران شتێک بەناوی درعی نامێنێ ئەوەی کە بە کوردەکەی پێڕان سیاسەتی سڵپێکردنەوە. کێشە سەرەکیەکە ئەلێرەدایە لەمەشە بەڕاستی بەشێک لە ڕفۆنخوازەکان لەگەڵ ئەم سیاسەتەدانە دەبێت دووادار شتێکە بێت کە ئێران بتوانێت بەرگی لە خۆی بکات. کێشە سەرەکە بە دوور لە بژاردە سەربازیەکانێکی کە لە بژاردەکان توندکردنەوەی سزا ئابوووریەکانە ئابلوقە خستنە سەر تارانی هێندەی تر کە بەشێک لە وڵاتانی ئەوروپا گەڵاڵی لەو پرۆژانەکەن. ئەگەر بژاردەی سەربازی نەبێت و بەم بژاردێ بڕوات ئەو کاتە توانێت ئابووری ئێرانەگا بەشوێ و ئەمە چ ڕنگدانەوەیشی ئەبێت لەسەر ژیانی هاوڵاتی ئێرانی. ئەو کاتە هەڕەشە دەرەکەکە نامێنێت، هەڕەشە ناوخۆیەکە نامێنێت. ئەوەی کە ئەمڕۆ ئایەتوڵا خومینی بە وردی باسی کرد چۆن بڵێ بەناڕاستە خۆی باسی کەوتی ئێمە تا ڕادەی دڵنیاییمان هەیە کە لە دەرەوە تووشی هەڕەشەیە نابین، بەس لە ناوخۆی تووشی فیتنابین. وشەی چەمکی فیتنە لە ئایەتوڵا خومینی بۆ ئەو خۆپیشاندانەوە پێ بە دنیایەوە ئەگەرەکانی زۆترە ئەوەیە کە لە ئەگەری ئەوەی کە ئێران نێتە پێشەوە لە دانوستانەکاندا. ترامپ ئەمڕۆ باسی ئەوەی ئەگەر بۆ نمونە 2020 ئەگەر سەختەکایی نەکرایسە ئێران دۆخی ئێرانێک لای بووە لەو کاتەیە بە دڵنیایی ئەگەری خۆپیشاندانەکان ئەگەرێکی زۆر پرسیارەکە ئەوەی لە 2009ەوە لە دوای دوورخستنەوەی میر حسێن موسەوی و کەڕوبیەوە چەندین خۆپیشاندانی ناڕازایی و ئەوەی کە خۆیان پێڵەن شۆڕشی سەوز لە ئێرانە سەری هەڵدا، بەڵام سەرنجام قەمعکران سەرکوت کریان هیچ ئەنجامێکی وتویان نەبوو. منم پرسیارە ئاڕاستەی بەڕێزێکم، بەڵام سەرتاش بەلای کاک ڕزگار بەهاری. کاک ڕزگار ئەمەوێ ئەو پرسیارە ئاڕاستی جەنابێ بکەم، دۆخی ئێستای جیهان تا چەند
ئەتوانێت دەوە قوبول کات کە بژاردەی سەربازی لە بەرامبەر ئێران بەکار بێنرێ لە کاتێکدا جەنگی ئۆکراین و رووسیا درێژەی هەیە. دۆناڵد ترامپ تا ئێستا سەرکەوتوو نەبووە لەوەی کە بتوانێت ئەو جەنگە ڕاگرێ و گرژیەکانی نێوان هەردوو کۆریا و هەروەها لەلایەشیکەوە ئەو قەیرانە سیاسی و بازرگانی کە لێنەوان ئەمریکا و چینە هەیە هەموو ئەمانە نابێتە بە شێو لە شێوکان لێکەوتە دروستکە لەسەر ئەوی کە بەکارهێنانی بژاردەی سەربازی لە دژی ئێران تا ئەندازەیەکی زۆر ئاستەم بێت. بەڕای بەڕێز ڕاستیە با من سەدام بیر بێنمەوە پێش ساڵی 2023 پێشەوەی کە هێرش بکرێتە سەر عێراق و ڕژێمی باسی سەدام بڕوخێت زۆربەی وڵاتانی جیهانی دژی هێرشی سەربازی بۆ سەر عێراق بوون بەڵام ئەمریکا ڕای گشتی بۆ هەموارکرد بۆی ئامادە کرد و دوای وڵاتی ژیابان بۆ کامووی تر کەم ڕازی بوون بۆی کە هێرش بکرێتە سەر عێراق. ئەمریکا ئەو توانایی هەیە چ لە بواری میدیایی و چ لە بواری ئابووریەوە چ لە بواری سەربازی و ڕای گشتیان تەنانەت بە ئەوە بوو کە جەورەیەکیان کرد بەناو وڵاتانی جیهانە بۆی کە وڵاتانی جیهان ڕازی بکەن بەوەی کە هێرشکرێتە سەر عێراق و بەغاو هەروە سەدام حوسێن بڕوخێت بۆ ئێرانیش ئەتوانن هەما شێوازە کار بکەن یان ئەوەکو کە ئەگەر بێت و ئیسرائیل شەڕێک دەست پێ بکات لەگەڵ ئێران وڵاتانی ئالمان فەڕەنسا بریتانیا و ئەمریکا ڕاستە و خۆ ئەکەونە ناو شەڕەکەەوە بەبێ ئەوەی کە تەنانەت ئەگەر ڕاست نەبن بە دەستپێکی شەڕەکە. بەڵێ کاکێ ڕزگار ئاماژەت بە جەنگی عێراق لە ئەمریکا و عێراق لە ساڵی 2023 بەڵام دوایی لیژنەی لیکۆدی بەریتانیا کە گۆردن براون و تۆنۆ بلێر و ئەمانیان هەمووی تۆمەتبار کرد بۆی کە ئەوان بەڵگەنامەی ساختیان پێشکەش کردو بۆ ئەوی لە حکوومەتی عێراق بن بەسەر و کاتی سەدام حوسێن. هەموو ئەم شتانە ڕەوایەتی نەیە بە جەنگی عێراق ئەمریکاوەی کە خوان ئەڵن لیژنەی لیکۆت بەڵام دۆخەکەی سەر لە ئێران جیاوازە ینی ئەو تا ڕافال گرۆسیەڵێ ئێران ینی زۆر تاو نزیک بۆتەوە لە بەدەزێنانی چەکی ئەتۆمی بەڵام حکوومەتەکەی ڕژێمی پێشووی عێراق چەکی ئەتۆمی نەبوو دوجار. ڕاستیدا هۆکارێکی دیکەشەیە ئەوەی کە هەر وڵاتێک لە ناوچەکەیە ببێتە مەترسی بۆ سەر ئیسرائیل و چۆن سەدام حوسێن موشکی هەناردی ئیسرائیل کرد و توانم بڵێم ئەوەش یەکێک لە هۆکارە گرنگەکان بوو بۆی کە یەکلایی ببنەوە کە هێرش بکەنە سەر سەدام حوسێن و بڕوخێن یەکێک لە هۆکارەکان بوو بۆ ئێرانیش کە لانی کەم دوو جار هێرشی بربڵاوی موشکی کردێتە سەر ئیسرائیل کە ئەو یەکجار گرنگە لەسەر ئەوەی کە بریار بن یان استراتیژی ئەو وڵاتانە لەسەرەوە بکە ئێران بڕوخێنن تەنانەت ئەگەر خڕاستە لەیسێ ڕەفارگروسی و وڵاتانی دیکە ئەو لیژنانە کە دێن شاپێری پرسی موشکی و ئەتۆمی ئێرانەکەن باز لەواکەن کە ئێران هێندەی نەماوە ئەوەی کە پیتاندێنی یورانیۆم لە سەروی 60% نیشانایەت کە ئێران هەوڵ ئايات بۆ ئەوەی کە دەستی بگا بە چەکی ئەتۆمی یان ناوەکی بەتایبەت پاشەوەی کە ئەو گروپا میلیشیانەی کە سەر بە ئێران بێکاریگیرکراون تواناییان نەماوەتە ئێران تاکە ڕێگایەک کە بتوانێت خۆی بەپارێزیت و مانەوەی خۆی مەسوولگەر بکات دەستگەشتنە بە چەکی ئەتۆمی بەڵام لەلایەکی دیکەوە هەم ئیسرائیل و هەم ئەمریکا و وڵاتانی دیکە بە شێوازێکڵێن پێمان قبول ناکرێت کە ئێران دەستی بگا بە چەکی. کاک ڕزگارەگەڕێمەوە لات ئەم پرسیارەدا ڕاستاکەم هیوادارم خۆتی بۆ ئامادە بکە ئەگەر ئەمریکا لە ئێران بدات پێویستی بە کۆدەنگی نێودوڵەتیە لە ئەنجومەنی ئاسایش و ئەگەر لی بدات بژاردەی سەربازی بەکاربێنێ سنووردارە بێت یاخود بۆ ڕوخانی ڕژێمی ئێرانە بێگەڕێمەوە لای بەڕێزت کاک دکتۆرەژی پرسیاری ئەوم کرد لە ساڵی 2009 دوای ئەوەی کە میر حوسێن موسەوی و مەهدی کەڕوبی دوورخرانەوە دوایەوەی کە سەرکەوتنیان بەدەستهێنا بەڵام تا ئێستا چەندین جار شۆڕش هەبووە خۆپیشاندانی جەماوەری هەبوو ملیۆنی هەبووە بەڵام سەرکەوتوو نەبووە دوایین جاریش شۆڕشی ژیان ئازادی بوو. هۆکاری ئەوە چییە کە لە ئێرانە شۆڕشە جەماوەریەکان سەرکەوتوو نابن؟ سەرکەوتوو نەبووە بەس هەرجار لە هیچ جارێک ئەو کوجاکی پێشتر خۆی نەبووە بەرکۆ ڕادیکالتر بووە. ینی بۆ نمونە ئێمە لە 2010 2009ەوە دواتر 2023 سێ خۆپیشاندان و ڕاپەرێنی جەماوەریمان بینی. هەر جارێکە تەماشای دروشمەکان بکەن ڕادیکالتر بووە بە تایبەتی لەمەی سێمیانە کە بە تەواوەتی خودی نظامەکە کەوتە بەر دروشمەکانەوە بۆیە ڕێژەی فراوانی خۆپیشاندانەکان شار و شارچەکان پارێزگاکان ڕێژەی بەشدابوونی خەڵک ڕێژەی بەشدابوونی چین توێژەکان جیاواز بووە بۆیە بەدڵنیایەوە ئەم جارەشان جیاوازترە بێت لە جایەکە چکە دۆخ هیچ نەگۆڕاوە و ئەو پرسیارێکە زۆر جار سیاسەتمەداران لە خۆیانێک باشە بڕیارە چەند کەسی تر بکوژێ لەم خۆپیشاندانانە بۆ تۆ کە چارەسەرێک نەبێت ئەمە تاکشۆ درێژەیەکێشێت بۆ شۆڕش 1970 شوا بوو لە ناکایە کە دەماوێکی زۆر کەمە لە ماوەیەک چەمانگ ئەو ئەم ڕاپۆرتێنی جەماوەری تەقیەوە و حکوومەتی ناوبرد
بۆیە بەڵە بۆیە ئەمەی زۆر بە یەک جار بە یەک گوڕوتیم بوو بەڵام ئێستا ئەوەی ئەوترێ نزیکەی 15 ساڵە خۆپیشاندانی بەرفراوان و جەماوەری لە شارەکانی ئێران بەڕێواچەوە دۆخی ئابووریش زیاتر و زیاتر خراپەوە بەڵام سەرنجام شۆڕشەکان ئامانجەکانی خوان بەدینانن یەکێک لەو شرۆڤانە ئەوەیە ببوورەمێ بۆ ڕوونکەمەوە کە ئەوەیە ئەو خۆپیشاندانانەی ناو ئێران پشتیوانی نێودوڵەتیانی وەکو پێویست و زۆر جار وڵاتانی ئەمریکا و بەریتانیا وەکو کارتێکی فشار بەکارێنن لە بەرامبەر ئێرانە بۆ ئەوەی بیگەڕێنەوە سەر مێزی دانووسانەکان و تەنەزول بکات بە شێوک لە شێوەکان لە بەرامبەر داواکانی ئەوروپا. بەشێکی ئەوەیە و بەشێکی ڕاستەکەی توانین بۆ بابەتی تر بکڕم بەشێک لە چینی ناوەند لە ئێرانە چینی ناوەڕاست لە ئێرانە دوای ئەوەی کە ئەزمونونەکانی وڵاتانی دوای بەهاری عەرەبیان بینی بەڕاستی ترسی ئەویان هەیە کە بۆ نمونە زۆر جا باسی بە سووریە بوونی ئێرانەکەن پێیان وایە ئەگەر ئەم خۆپیشاندانە ڕادیکالتر بن کار بگاتەوەی کە ڕوبەڕوونەی چەکدایی دروست بێت وڵاتانی تر مداخلە بکەن پێیان وایە ڵەن ئێمە نمونونەکان شکستخوادی وەکو یەمەن و وەکو سووریا و ئەوانەمان لەبەردەستایە کە وڵاتەکە بەتەواوی لە ناوچووە بۆیە بابەتەکە زۆر پەیوەندی بە پشتیوانی وڵاتانی دەرەکیش نییە پشتیوانی بۆەشێ بەشێک لە چین ناوەڕاست ئێران شێشە نەگەشت ئەوڕاتێکە دەست لە ڕووی کۆمەڵایەتیەوە شیکاری بۆ پێکاتی کۆمەڵایەتی و نەتەوەی ئێرانەکەین ئێستا گەڕەوە لە کاگرزگاگەر ئیزنم بی زۆر سپاس کاگرزگار پرسیاری ئەوم کرد ئەگەر ئەمریکا لە ئێستاە بژاردی سەربازی بگرێتە بەر لە دژی ئێران ئایا هێرشی سەربازی بە شێوەیەکی سنووردارە بێت تەنها پێگای ئەتۆمیەکانە بگرێتەوە و یاخود کۆتایی بە ڕژێمی ئێران ئەهێنێت وە ئەگەر ستراتیژی ئەمریکا ئەمە بێت تا چەند پێویستی بە کۆمەڵی نێودوڵەتیە و لە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی و ڕەزامەندی وەرگێ و چین رووسیا ڤیتۆی بڕیارەکان نەکەن. من لە پرسیاری دووەمەوە دەست پێکەم ئەوەی کە ئەگەر بچێتە ئەنجومەنی یاسایشی گشتی و داوای ئەوە بکرێت تەنانەت باس لە کاراکردنەوەی بڵێن ماشە بکرێت ئەوەی کە باس لەواکرێت کە بچێتە شۆڕای ئەمنیەت و پرسی هێرشی سەر ئێران کارا بکرێتەوە ئەگەری هەیە خۆ چینیا رووسیا ڤێتۆی بکەن و ئیزن نەدەن بەڵام ئێمە پێشتر لە بەرپرسانی باڵای ئەمریکا بیستومانەکە ئەگەر پێویست بکات هێرشی تاگلای ناکەن بۆ خۆیان شەڕێک دەست پێکن بە بێ گەڕانەوە ترامپ لە پێشترا ئەو قسەی کردووە پێش خولەکانی پێشووترا کە ئەگەر پێویستکە بە بێ گەڕانەوە بۆ ئەنجومەنی یاسایشی گشتی و وڵاتانی دیکە خۆی هێرشەکاتە سەر ئێران لە پێشترا ئەو قسەکراوە. پرسیارەکە ئەوەیە ببوورە وڵاتێکی وەکو رووسیا کە هاوپەیمانی هەیە یا نزیکە لە ئێرانەوە چینیش هاوپەیمانی ئێرانە ئەم دوو زلهێزە بەرهەڵستی سیاسەتەکانی ترامپ ناکەنەوە بۆ هێرشی سەربازی دژی ئێران؟ لە ڕاستیە ئێران وەکو کارت بەکارهێنن هەم بەتایبەت رووسیا و پاشان چینیش هیچ کات چین کە لە بواری ئابووریەوە چین خەریکە شەڕی ئابووریەکە هیچ کات نایە لەبەر ئێران ئەو ئابووریە زەبەلاحی کە هێتی بیخاتە مەترسیەوە ئەوە لەوە لە ڕوانگەی چونکی هەڵبەت ئەمریکا کڕیارێکی سەرەکی بڵین کاڵا و شتومەکی سینیە و هاو کاتیش رووسیاش ئەتواندرێت لەگەڵ ئەمریکای دانووسان کات بۆی کە لەسەر ئەو ناوچانێک کە رووسیاوە تا لەژێر دەسیایەتی کە بڵین وڵاتی ئوکراین لەژێر دەسیایەتی دوێ مامەڵە بکەن و دانووسان بکەن چونکی دوو زلهێزن پەیوەندیشیان هەبوو هەتا ئیسش پەیوەندیان هەیە ئەمریکا و رووسیا ئەتواندرێت لە دانووسانی بینی رووسیا و ئەمریکایە بگەنە سازانێک بۆ ئەوەی کە ئێران ئەگەر هێرشی کرایە سەر رووسیا یان ڤێتۆی نەکە یان ئەوەی کە بێلایانی خۆی هەڵبژێرێت لە پرسی هێرشە بەڵام وەکو ئاماژەم پێدا ئەتواندرێت هێرشی تاگلایانە بکرێت و تەنانەت ئەتواندرێت ئیسرائیل شەڕەکە هەڵگرسێنێت بۆی کە ئەو ئینگلیس و هەروەهاش ئەمریکا بۆ پاڵپشتی ئیسرائیل بێنە ناو شەڕەکەەوە وەکو چۆن هەر لە ئیسیا هەر ئەمڕۆ سیانزە موشکی لوجستی سیان بۆ سیانزە فڕۆکەی لوجستیک هەر ئەم دوانی ڕۆ گەشتۆتە فڕۆکەخانەی قەتەر و لە ماوەی ڕۆژانی دوایینە لانی کەم 6 فڕۆکەی بێدوست کە زۆر پێشکەوتووە گەشتۆتە کاگرزگار بەڕێزی داماژە بۆ کرد کە ئێران خۆی کارتێکە لە دەستی وڵاتانی زلێز وەکو رووسیا و چین لە بەرامبەر ئەمریکا بەکارێن پرسیارەکە ئەوەیە ئەم کارتە کارتێکی سوتاوە یاخود کارتێکی جۆکەرە تا ئێستا کارایە؟ لە ڕاستیدا ئەتوانم بڵێم بەرەو سووتانەچێت هەتا ئیسە بە تەواوەتی نەسووتاوە لە ئیسێدا مامەلی لەسەرەکرێت وەکو چۆن وەکو ئاماژەم پێدا لە شەڕی بینی رووسیا و ئوکراین خەریکە کەڵکی لەوەرەگیرێت
ئەگەر بڕیارەکە بدرێت بەوەی کە ڕۆژهەڵاتی ناوین یەکلای بکرێتەوە ئەو وڵاتانە کە مەترسین بۆ سەر ئاسایشی گشتی و ئەو وڵاتانی کە جۆرافیان بە تاوەتیەمانێتەوە ئەمێنێتەوە و ئەبنێ مەترسی بۆ سەر وڵاتی ئیسرائیل و بەژەوەندیەکانی ئەمریکا ئەتواندرێت لەلایەن وڵاتانەوەکو چۆن ئمە دیمان لە ماوەی کەمتر لە 2 ڕۆژە ئیسرائیل ڕووخا ببوورە سووریا ڕووخا ئەمە بینیمان کە وڵاتی عێراق کە مەترسی و بۆ سەر ئیسرائیل ئەوانی ئەویشیان هەڕووخاند و ئێرانش بە ئاماژەوە لە ئیستێدا تەنانەت هەڕەشە بۆ سەر تورکیاش بەردەوام ینی ئیسرائیل بەریەکۆتنەکانی ئیسرائیل و تورکیا لەناو سووریای خەریک دووبارە زەخەبێتەوە تەنان ئێرانی کە لاواسترە لە تورکیاش زۆر باسانیە توانرێت بکرێتە ئامانجووە هێرش بکرێتە سەر پێگە ئەتۆمیەکانی ئەڵبەت سەبارەت بە پرسیار یەکەمتان ئەگەری هەیە ئەمریکا هێرش بکات لە قۆناغێکەکەم هێرش بکاتە سەر ناوەند ئەتۆمیەکانی و موشکەکانی. زۆر باشە دەست خۆش بۆ شیکردنەوە و زانێرەکانت کاک ڕزگار ئەگەڕێمەوە لێ بەڕێزێ کاک دکتۆرۆژی باسمان لە پێکاتی کۆمەڵایەتی و ئیسنی ئێران کردیارە ئێران چەندین پێکاتینێتەوەی ئاینزای تایە بلوچی تایە کوردی تایە عەرەبی تایە فارسی تایە هەروە تورکیشی تایە ئەم ئەگەر ڕووداوێکی لەم شێوەیە ڕووبدات ئاماژت بۆ کرد ترسێ لەوەی کە ڕووداوەکانی بەهاری عەرەبی لە سووریا لە لیبیا لێش دووبارە بێتەوە ئەو کاتە ئەگەر بچێتە دۆخی شۆڕشی چەکداریەوە ئێران ڕوبەڕووی چ مەترسیەکە بێتەوە وەکو ئەو مەترسیەکەی سەر لە سووریا هەیە ئەو پارچە بوونەی کە لە سووریا ڕوویدا و تایسەشە بەردەوامە سەرڕاوی کە حکوومەتێکی تازە دروست بووە ئەم پارچە بوونە بەردەوامە لە ئێران شەرەوە هەیە بەتایبەتی باش ئەو ترسێکی بەردەوامی ڕێفۆرمخوازەکانە ڕێفخوازەکان لە دۆخی ئیسایەوە لە دۆخەکە ترسن تەنانەت ئامادەنی بۆ نمونە ڕێگە بدە بۆ بدەن کە بۆ نمونە کوردەکان بە زمانی خۆیان بخوێنن ئازاریەکان بە زمانی خۆیان بخوێنن لەو کاتەشە لە دۆخێکی وایە بەدڵێ مەترسیەکان زۆر گەوترێت ئەوان پێیان وایە لە هەر دۆخێکی وایە کوردەکان بە فیتی وڵاتانی تر طبعا وەکو هەمیشە کە ئەو قسەیان کردووە داوای سەر بەخۆی یەکەن لەولاوە تورکیا و ئازربایجان کاریگەریان لەسەر تورکەکان نەبێرم لاوە وڵاتانی عەرەبی کاریگەریان لەسەر ناوچە عەرەب نشینەکانە بێت. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئێران وڵاتێک کە پێشتر شۆڕشی تێدا ئەنجام درراوە چەندین جار شۆڕشی بەخۆی بینەوە پارچە پارچەش نەبوو لە ڕاستیە دوایین شۆڕشی ساڵ 1970 بوو ئەو شۆڕشە زیاتر گەلانی ئێرانی یەخستەوە لەوەی پەرتیان بکە و دابش بن و هەر نەتەوەیەک داوای سەربەخۆی بکە ئەمە ئەو فیۆریە پۆچەڵ ناکاتەوە کە گوایە ئێران پارچە پارچە بێ یاخود ئەمڕۆ جیانێکی ترە سنوورەکان لە بەردەم گۆڕانکاریان هەرۆ قسێکە کرد گۆڕانکارەکان زۆر خێراتر بووە بۆ نمونە ئیسە بەشێکی لە تورک زمانەکانی ئێران یاوانی کە پێیانە ئازاریەکان بەڕاستی ئەوەی زۆر خۆبەستنەوەی خۆیان بۆ نمونە وڵاتی و ئازربایجان هەیە یا تورکیا هەیە بۆ ئێران نییە بۆ نمونە لە ئەو یانێکی تۆپی پێ ئێران هەیە بەناوی تراکتۆر کە لە خولی نایابی ئێران یاریەکەات زۆرجار ئەوانەی کە دێن ئەو خەڵکەی دێن ناوسەحەکەەوە زۆرجار ئەڵی ئازربایجانە پێ ئەڵی تورکیان پێەیە بە تورکی هوتاف ئەمانە ئاماژەکانی زۆر ترسناکترین بەوەی کاکراوە یان بەشێک لە تورکەکان بەهار ناوێک بداوای ئەوواکەن کە زمانی تورکی بخوێنرێت لە خوێنکارەکەەوە بەشێک لە ڕۆشنبیرەکان زۆر بەتوندی دیژێمەوە دە پێشمە نەبووە لە ساڵ 1970 بەم ڕێژێ نەبووە کوردەکانی خۆیان بە هەمان شێوە ئەم ڕێخستنەی کە لە ڕێخستنەکانی ناو شاری حیزبی دیموکرات سەرکەوتنێکی گەورە بوو کە لە ڕاپەینەکەی بەناوی ژینە خودی ئێران دانی بۆ دانا کە بەڕاستی چاوەڕێ ئەم ڕێخستنیان ناکرد کە لە ناو شارەکان بۆی هەوڵاندا کە بەڵام سەرنجام سەرجەم ئەو حیزبە ڕۆژهڵاتیانی کە لە کوردستان و لە ناوچەی سلێمانی و هەولێریش بوون دوور خران ئەمە چ سەرکەوتنێکە لە ڕاپەڕینەکە بەسم لە ئەو خۆکەوتنەوە و ئەوەی کە چۆن بتوانن خەڵکەکان کۆ بکەنەوە دروشمەکانی یەکسان بێت و دیجەم دەسەڵات بدڵنیە و دەسەڵاتی کە چ ساڵ لەسەر دەسەڵات وای ئەوە زەنگی هەیە کە بتوانێت پرسیارەت ئاراستاکەم شەقامی ئێرانی تا چەند لەگەڵ ئەوایە کە ئەمریکا لە پێگە ئەتۆمیەکانی وڵاتەکەیان بدەن هەموو ئەو دۆخە ئابووری ئالۆزە و قەیرانانە هۆکارم بە ئەوی کە تاکی ئێرانی بیر لەوە بکاتەوە پێشوازی لە بڕیارێکی لەو شێوە بکات لە وڵاتەکەیان بدرێ و ڕژێمەکە بڕوخێنرێ ئەگەڕێ وڵات کاک ڕزگار هێمە لای بەڕێزت لە ئێستاە باسی گیانمان کرد باسی ناوچەی ڕۆژهڵاتی ناوین و ڕۆژڵاتی ناوەڕاست دەکەین تا چەند ئامادەیە بۆ ئەوەی ڕوبەڕووی جەنگێکی لەو شێوە بێتەوە پریشکی جەنگەکە تا چه ئەندازێک تا چ مەودایەک ئەڕوا عێراق
هاوسەیە لەگەڵ ئێرانە هەروارێمی کوردستانیش کەواتە چی کاریگەریەکیە بێت لەسەر ئایندی ناوچەکە بەڕای بەڕێزت؟ عێراق هەتای سێ هەوڵی داوە کە بێلایەن دەرکەوێت هەڵبەت هەتای سێش لە دژی سیاسەتەکانی ئیسرائیل بووە بەڵام بە پراکتیک ناتوانێت ئەو گروپانەی کە وەکو حەشی شابی کە لەناو عێراقا هەیە یا ئەنوجەبا و بەرەی مەقاومەت ئەم گروپانش لە ڕاستیدا لە پاش ئەوەی کە هێرش کرایە سەر حەماس و حیزب الله بۆ شێوازە بێکاریگەر و وەکو ئاماژەم پێێتا تا ئاستی لە ناوچوون لە ناویان بردوون لە ڕاستیە ئەوان دەستیان ڕاگرت. من پێم وانییە کە عێراق ببێتە ناوچەی ڕوبەڕەبوونەوە ڕەنگە ئێران ئەگەر بیاوێت هێرش بکاتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا ڕەنگە هێرش بکاتە سەر ئیسرائیل کە پێشتر کردوێتی یان ئەوە کە وەکو هەڕەشیان کردووە لە 2 ڕۆژی دواییە هێرش بکەنە سەر ئەو دوورگەی کە لە خواروی یەمەنەوەیە دیاگۆ گارسیا کە ئەو بنکێکی سەربازی هاوبەشی ئینگلیس و ئەمریکای بیانەوە هێرش بکەنە سەر ئەوێ یان ئەوەی کە لە ڕێگای یەمەن و هێرشەکان چەتر ببێتن بۆ سەر ئیسرائیل یان ئەوەی کە بنکەی بڵین پاڵاوگەی گەورەی ئارامکۆی عەرەبستان بکرێتە ئاماژ لایەنە گروپەکانەوە نەگەوەی کە ئێران ڕاستە خۆی هێرش بکاتە سەر ئەو شوێنانە یان ئەوەی کە لە ئەو بنکە سەربازیەی کە لە قەتەر هەیەی و بە هەمان چەشنیاری ئێران ڕەنگە بیاوێت بیکات بەڵام لێرەیە بربەست هەیە چونکی ئێران لە بواری توانای موشکی و ئەوەی کە بتوانێت بەردەوام بێت ماوەیەکی زۆر بتوانێت شەڕ بکات ئەو توانایی نییە لە بواری تەکنەلۆژیا وەکو وڵاتانی ڕۆژاوایی پێشکەوتو نییە کە بتوانێت وەکو چۆنی ببینیمان لە شەڕی رووسیا و وڵاتانی ڕۆژاوا ڕزگاری بە باسی ئەومان کرد ئێران ئەگەری هێرش هەیە بۆ سەر پێگای ئەتۆمیەکانی ئێرانە چێتە حاڵەتی بەرگریەوە یا خوتەر لە حاڵەتی هێرش ئامێنێت وەکو بەڕێزت ئاماژەت پێە کە پێ ئەچێت جارێکی کە ئەو سینناروێ ببینینەوە کە هێرش بکاتەوە سەر ئیسرائیل لەگەڵ ئەوەی کە کاکدکتۆری ژاماژی بۆیە هێرشەکانی ئێران کاریگەری کێوتوایە نەبوو لە ڕاستیە لە داهاتووشە کاریگەریەکانی کەمترە بێتەوە چونکی پاش ئەو دوو وەجبە هێرشەکە کرا لە ساڵی ڕابردووە بۆ سەر ئیسرائیل ئەو هێزە بەرگری یان ئەو بڵێن سیستمە بەرگریەی ئەمریکا پاتریۆت گەشتە ئیسرائیل و ئیلێسیا جێگیر کراوە جگە لەو سیستمە بەرگریەی کە خۆی هەیەی گومەزی یاسین ئیسرائیل هەیەی بۆیە زیاتر ئامادەیان ئیسرائیل ئامادەی هەیە کە ئێران بتوانێت ئەگەر بپرسین ستراتیژیەتی نوێی ئێران چی دەبێت لە بەرامبەر هەموو ئەو فشارانەی کە لەسەرێتی کە یەکێک لە فشارەکان بژاردی سەربازیە لە دژی پێگای ئەتۆمیەکانی بۆ خاپورکردنی وێستگای ئەتۆمیک ئایا پێت وایە کە ئێران جارێکی کە توانای داڕشتنەوەی ستراتیژی نوێی هێرشی هەبێت یەکێک لە بژاردەکانی بەردەمی ئەوە بێت کە سەپۆرتی گروپە تیرۆریستەکان بکات لە باڵۆزخانەکانی ئەوروپا مەسل لە باڵۆزخانەکانی ئەمریکا هێرش بکاتە سەر ئەوانە وەکو لە چەند ساڵی ڕابردووە ڕووداوی لەو شێوانەمان بینیوە ئایا ئێران ئەتوانێت بیر لە استراتیژێکی وا بکاتەوە؟ ڕاستیە ئێران من پێم وایە لە داهاتووە چێتە لاکی دفاعی و بەرگریەوە بە بۆنەوە کە ئیسرائیل پاشەوەی کە هێرشی کردە سەر سیستمی بەرگری موشکی ئێران لە بواری بەرگریەوە تاو لاواز کراوە لە بواری هێرشۆگە بیێ هێرش بکات ئێران لاوازە چونکی ئەو لانچرانی کە موشکەکان لەسەر ئەو لانچرانەوە ئەبێت ئاراستە بکرێت ئەبێ بێتە دەرو لە شوێنەکانی خۆی و لێەوە موشکەکان ئاراستە بکرێت ئێران لەو دوو بە موشکای کە ناردی نیشانیدا کە ئەوەندەش بەهێز نییە کە خۆی پرۆپاگەندەی بۆکە بۆیە هەموو ئەو پێشبینیانە لەلایەن وڵاتانی ئینگلیس و شتێکی گزاری زۆری کات و ئیسرائیل وەروە ئەمریکاش کراوە من پێ وایە چێتە ناولاکی دفاعی و بەرگریەوە ناتوانێت ڕابردووە کاک ڕزگار ئەمەی وەڵامی و پرسیارەشت لێوە بگرمەوە هەرێمی کوردستانەکەیتە کوێی ئەم هاوکێشە سەربازی و سیاسیانەوە و پرسیاری سەرەکی ئەوەیە ئەمریکا چ پێگەیەک بەکارهێنێت بۆ ئەنجامدانی هێرشی سەربازی ئایا هەرێمی کوردستانەت ئەچێتە جوگرافیا ئەو جوگرافیاوە کە ئەمریکا بەکاری بێنێت ئەگەڕێ وڵات ئێستا پرسیارێکی تر ئاراستەی کاک دکتۆرەژیە کەمەوەکو پێشتر ئاماژەم پێکرد پێمەوە بەڕێزیشت لە ئێرانە ژیاوی شەقامی ئێرانی چۆن ئەڕوانێتە ئەم ڕووداوانە ئەم پێشهاتانە و تا چەند خەڵکی ئێران لەگەڵ ئەوەیان ئەمریکا کۆتایی بەم ڕژێمە بێنێت و پشتیوانی ئەکەن لەوەی کە وێزگە و پێگای ئەتۆمیەکانی وڵاتەکان خاپور بکرێت. ڕاستەکە وڵاتەکە وڵاتێکی دیموکراسی بووایە و شەفافیت هەبووایە زۆرجە بە ڕاپرسی ئەم سێرانە و ڕامەدرێت و ڕاپرسیەکە کراوکەوەی کە لە ئەمریکا وڵاتانەوە پێکرێ بەڵێ لە نەبوونی شتێکی وایە ما ئەتوان هەندێک بەراورد بکەین کە بزانین چۆنە ئەتوان بڵێن من زۆتر جەخ لەسەر چینی ناوڕاستی ئێرانەکەمەوە چینی خوێنەوار ئەوانەی کە بەڵێ لە 1970 شەڕۆری سەرەکیان بەست
پێم وایەشان ئەوان نەگەیشتونەوە ئەو بڕوایی کە بەدەستێکی دەرەکی کۆتایی بەم حکومەتە بێت. بەس ئەوەیە با بڵێن هاوشێوەی ئەو سیناریۆیانی کە پێش ساڵی 2023 بۆ سوێنی عێراق چوون بۆ ئەمریکا چوو بۆ ئەوروپا خۆیان داوای ئەویان کرد کە ڕژێمی عێراق ئەم سیناریۆی لە ئێرانان نیە تا ئێستا یاوەی وەکوی سووریا چەکەڵگرن و شەڕێکی درۆشت ئەم سیناریۆی نیە لە ئێرانە تا ئێستا من ئەوەی کە تێگەشتنی خۆم ئەوەی کە ئەیبینم بڕوان بەمە نیە چکە ئەزمونونەکانە زۆر ئەزوون ئەفغانستانمانەیە سووریامانە بەتایبەتی سووریا کە زۆر لە ئێرانەکە لە ڕووی ئەوەی کە دەکات و ئاین تایفەگەری زۆر هەیە ئەوان بڕیان پیانە وایە کە دەبێت لەسەر ئەم چاکسازیە هەچەندکی سەڵیەشە بەردەوام بین باشەی لەوەی کە بڕۆنێ دۆخێکەوە کە دیانێ بەتایبەتیش ئەگەمان لەبێت ئەوەی لە راپۆری نێژینەی بۆمان دەرکرد کە بوسوسین دەرەوەی ئێران بەڕاستی تەنانەیان توانین لەسەر بەنامەیەکیش ڕێکەوە بێکەوە ئەو 5-6 کەسەی کە دانیشن بێکەوە دوای مانگێک ناتوانین لەسەر ڕێکەون و بەڕاستی بڕم لەوە خەڵکی ئێران زۆر ناومێت بوو ینی ئۆپۆزیسیۆنی دوای 40 ساڵ نتوانێت ڕابرێکی ڕەمزی بۆ خۆی دیاری بکات لەسەر بەنامەیەک ڕێکەوەن بێکەوە کە بزان چی بکەن و چی نەکەن و دوای دەستیان کرە خراپترین جنێودان و هەڕەشەکردن لە یەکتری و زۆر خراپتر لەوەی کرد لەناو ئێران بێ ئەوە ئەوان ئەکرێت گەوتنی خزمەتیان بە حکوومەتی ئێران کرد لەوەیە بۆیە ئەم ئەزمونانە ئەو ئەزمموی وڵاتەکان تر بەڕای من نێشان چی ناوەڕاستی ئێران نەگەشتەوە قەناعەتی کە بەژایی لە خەڵکی سادەی ئێران چۆنە ڕوانێتە پێش خەڵکی سادە وتم ئەوەی کە لە 2000 بەم لاوەیە بەڕاستی دەرتان بێدەرتان بێکاریەکی زۆر بڵاو بۆتەوە هەلی کار کەم بۆتەوە نرخی پارەکەت ڕۆژ بە ڕۆژکە کەمترە بێتەوە بێ هیواترە بێت توانای کڕنی سارێکی گەندەڵی ناوخۆی ئەو بێکاریە بێشماری کە بەڕێز داماژەی پێەکەی و قەیرانی دارایی و هەموو ئەو فشارانە ئەمانە هۆکارم بۆ ئەوی کە بڵین ئێران لە ئێستا تا تووشی داتەپینێکی گەورە بووەتەوە و سەرنجام هەر چارەنووسی و ڕژێمەکە بێ بڕۆخێت بەبەس بەی شێوەیەک تەماشاکەن بورترێکە قسەی لەسەرا بکەین ئێران لە 2012 دۆسێکە چوە ئاژانسی نەودەوڵەتیەوە واگەیس ئێران ئەوە بەردەوام بێت ئەچێتەوە حاڵەکە چۆنە بەپێ ئەوەیەکی لە بەندەکانی ڕێکەوتنامی وزەی ناوکی ساڵی 2015 یەکێ بەناوی سنابەکی پێڵن کە ئێران ئەگە لەو ڕێژەی دیاریکراوە یونانی بەردەوام بێت لە پیتاندنی یوتانیۆم دۆخەکەی ئەگەڕێتەوە بۆ پێش دۆخی 2015 و گەڕانەوەی ئۆتۆماتیکی زاکان و تا ئەو شوێنەی کە ئێران دووبارە دۆسەکە چێت و ئەنجومەنی ئاسایشەوە ئێران کە گەشت ئەو دۆخە لە 2012 تەنانەت پێش ئەوەی کە ڕۆحانی بێتە سەردەسەڵات تەماشاک پەیوەندی بە کابینەکەی ڕۆحانیشەوە نەبوو لە یەکمانگی کۆتایی ڕۆحانیە ئێران ژێربەژێر تەنازولەکانی لە ڕێگەی ئەمانەوە داوسانەکانی دەست پێ کرد باشە لە 2015 ڕێکەوتنامی وزەی ناوکی ئەنجام درا 2 ساڵی ڕێک ئێران توانی ڕێژەی هەڵاوسانەکە بگەینتە خوار لە ستاددا یان بیکات تاکەرەخەمی ئابرووی ئێران بژانەوەکی بەخۆی بینی نرخی دۆلار وا بزانم لە 3900 مایەوە بەڵام لە 2017 کە ئەمریکا 2017 گەر هەڵ نەبم دوایەوەی کە ترامپ سینەکانی گەڕانەوە سزاکانی گەڕانەوە ئێران لە ماوەی من چاک لەبیرمە لە بەهارەوە تا کۆتایی هاوینەکە لە دۆلار لە 4000 گەشە 200,000 بەسمەوەی ئێران هێشتان ئەقڵێکی گشتی هەیە کە لە کاتە هەستیارەکاندا زۆر بێتە دواوە تەنازولی بکات لە هینەکانە بۆیە ئەگەر قسەکانی ڕابەری ئێران و بەش لە ئوسڵگەرەکانی گوێ لێ بگرین پێشان پێیان وایە دۆخی ئێران نەگەشتەوەی کە شەڕی مەعاویە بەکارهێنێ دەگەڕێنەوە سەر ئەو سیاسەتی ئێران کە زیاتر ئێران پشت بە دیپلۆماسیەتە بەستێت بۆ ئەوەی کە داخوازەکانی خۆی بەدەست بێنێت لەسەر مێزی گفتوگۆ دانووسەرەکە ئەگەڕێ مۆلای بەڕێزت کاک ڕزگار پرسیاری ئەوم ئاراستەکردی هەرێمی کوردستان و عێراق ئەکەوێتە شوێی ئەم هاوکێشە سیاسی و سەربازیانەوە بەتایبەت ئەگەر ئەمریکا لە ئێران بدات بە بژاردی سەربازی بەکاربهێنێت لە چه شوێنێکەوە ئەم هێرشانە ئەنجامەدات ئایا هەرێمی کوردستان بەشێکە بێت لەو شوێنی کە ئەمریکا هەرشی لەوە کات بۆ سەر ئێران بێگومان ئەگەر هێرش بڕیاری هێرش بدرێت بۆ سەر ئێران ئەمریکا بێگومان هەم باشووری کوردستان و هەم عێراقیش بەکارێنێت بۆ سەر پێگەکانی ئێران یا بۆ جوغرافی سیاسی ئێران هەم ئەو بنکە سەربازیەی کە لە سەروی هەولێرەوە هەیە وهم لە عین ئیساوە بەڵێ لای هەریر هەم عین ئیسا لەو دوو پێگەوە بەتایبەتی لەو دوو شوێنەوە هێرشەکرێت و هەروەها ئەتوانرێت لە
ناو سووریەشەوە کە بنکەیەکی سەربازی هەیە لێوەشەوە تەن لە تەنەف و تەنانە لێوەشەوە باڵپشتی بکە یان لە قەتەرەوە یان لە ئەو کۆگاز چەک و تەخەمەنیانێکە لە قەتەر و هەروای لە ئیسرائیلشەوە هەیەتی یارمەتیوەرگرت. بەڵام پرسیارەکە ئەوەیە کاک ڕزگار، پرسیارەکە ئەوەیە ئەم ڕووداوانە ئەم پێشهاتانە ئەگەر ڕوو بدەن تا چەند پریشکەکەی بەر کوردستانەکەێت بەر هەرێمی کوردستانەکە ئایا باشتر نیە هەرێمی کوردستان خۆی بە دوور بگرێت لە ململانەی ئەم دوو دەوڵەتە زلێزە؟ من بێگومانم کە هەرێمی کوردستان خۆی بە دوور ئەگرێت و تەنانەت ڕەنگە لێدوانی توندیش بدات لە دژی ئەمریکا کە نابێت خاکی باشووری کوردستان بەکاربێن، چونکی باشووری کوردستان ئەتوانێت بڵێم ئاسی پەزیرە یان ئەتوانێت زەربە پەزیرە لەلایەن ڕژیمی داگیرکەری ئێرانەوە. بەڵام ئەگەر ئەمریکا بێت خواسی بوێت ئەیکات لە باشووری کوردستانی هێرشەکات. بەڵام من پێم وایە ئەمریکا ببوونەوە کە سیستمێکی بەرگری ئاسمانیشی لێوە جێگیر کرد و هەندە ڕۆژاوی کوردستان هەم لە باشووری کوردستان لەگەڵەوە کە هێرشەکەشی پارێزێت، نایڵێت کە پرێژەکە بۆ شێوازە باشووری کوردستان بگرێتەوە یان نایڵن بگاتە ئەو ئاستی کە ئێران بتوانێت دەست بکاتەوە، چونکی ئێرانی زۆر لاواز بۆ چ لە بواری بەرگری و چ لە بواری هێرشبەریەوە. وەک ئەوترێت تا ئێستاش موشکی ئەوەی هەیە کە 2000 کیلۆمەتر بڕوات بوونی ئەم موشکانە لە چ کاتێکا بەکارێنن؟ پرسیاری ئەوەیە ئەگەر ئێران بکێتە گیانەڵاوە ئەو هێزەی کە هەیەی هەمووی بەکارێنێت بۆ خاپورکردنی هەموو ناوچەکە، ئایا ئەمە مەترسی نییە بۆ سەر هەرێمی کوردستان بە شێک لە شێوەکان؟ ئەبێتە مەترسی ڕەنگە بیەوێت زەربە لە باشووری کوردستان بە، بەڵام ئەگەر کارگا بۆ شوێنێک کە بڕیار بدرێت ئێران کە بزانێت بەتەواوەتی لە ناوەچێت و بیەوێت گورزی ئاخری خۆی بۆشێنێت، بێگومان نەک تەنیا باشووری کوردستان وڵاتانی دەور و پشتیشی بە ئەمارەتی متحدی عەرەبیە و عەرەبستان و عێراق باشووری کوردستانەوە ئەگەر بتوانێت، بەڵام من پێم وانیە کە ئێران بتوانێت یان دەست توانایی ئەوەندەی هەبێت کە بتوانێت زەبری لانی کەم بڵێن لە ئاسی سەرۆیە. زۆر سپاس بۆ بەڕێز کاک ڕزگار بەهاری، شرۆڤەکاری سیاسی کە لە لەندەنەوە بەشداریت کرد لە بەرنامەی زوومی ئێمە. زۆر سپاس بۆ هەموو ئەو شیکاری ڕوونکردنەوەی کە ئاراست کرد کاک ڕزگار. دووبارە سڵاو و ڕێزمان هەیە. هەروە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەژی ئازاد، مامۆستای زانکۆ و شارەزای کاروباری ناوخۆی ئێران. کاک دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون و زۆر سپاس بۆ ئەو هەموو شیکاری کە کردن لە بەرنامەی زوومی ئێمە. بە هیوای سەرکەوتن بەڕێزان، زوومی ئێمە کۆتایی هات. هەر شابن خواتان لەگەڵ.